دەم باش تەماشاوانە gelekê gelekê bixêr bû bername xwe bername mayekê xelîk bêguman piştî not rojên din careke din bi îradeyekê nûtir û di werzekê nûtir bêguman bi bandoriyekê nûtir carekê dem dê vegerîn. Piştî not rojên din dê vegerîn. Ev nava nîşanên tewerê me îrûyê bêguman îşev de mijmêr daze weşana NRT dê hêta ragirin bû demê not rojan. Ew jî bi sedamayekê ku NRT di van rojan da bêguman sîstemê NRT bi tevahî formata NRT û peyama NRT jî de guhartin bi serbên bi arasteyekê bi quwetir bihêztir bi bandortir. Romala NRT ser astî hemû dunyayê li welatên Ewropa, li Amerîka, li welatên derdor bêguman mekatib dihêne vekirin û romala NRT êdî NRT wekû kenarekî cîhaniyê Kurdî di piştî not rojên din dê kevîte xizmeta we de bername mayekê xelîk jî ekîd piştî not rojên din li vir carekê din em bi îradeyekê nûtir û bi xemekê nûtir û bi xeberhevkirinekê nûtir carekê din dê zivirîniya xizmeta we. Piştî not rojên din ekîd em dê vegerîn dê zivirîne ve. Balê barêzan duayî not rojî tir de gereyîne we. Duayî not rojî dî bêguman ême lêre xwehawîstina lê nakin. Belku xûman li çarçevê ew not rojeya li çarçevê ew dewratanê li çarçevê ew sîstemekedan re li lêyên berêweberatiyên NRT we kestavî NRT zor aktivtir, zor baştir bikirêtew boyê carekî dîke li werzekî nûyê NRT de bi xizmetî wê bigînewe ki NRT hem sîstemekê hem teknîkekê NRT dibête kenalekê jî kwalîteyekê zor bersir be bêguman گۆرانکاری نەوعی لە تاقەی مرۆڤی NRT دا دەکرێت لەوەی کە باشتر و باشتر خزمەتیەوە بکرێت. نۆتۆڕۆژی دیکە ئەکید دەگەڕێنەوە خزمەتیەوە دەگەڕێنەوە وەکو تاکێشاشەی کوردی وەکو تاکێ کەناڵی ئەهلی بێلایانی کوردی جارێکی دیکە ئێمە لە خزمەتی بینەردابین. دوای نۆتۆڕۆژی دیکە ڕۆماڵی NRT لە سەرانسەری دنیا بێ لە هەموو وڵاتە پێشکەوتوەکان وڵاتانی دەوروبەر بێگومان مەکاتبی NRT دەبێ پەیامنێری NRT دەبێ ڕۆماڵی NRT ڕۆمالێکی زۆر فراوانترە بێ NRT نەک تەنیا لە باشووری کوردستان بەلکو لە پارچەکانی تری کوردستان و لەسەر ئاسی دنیاش ئەبێتە تاکێ کەناڵی بێلایانی کوردی چاوی ڕاستەقینەی کوردی واتە کەناڵێکی جیهانی کوردی کە NRT بێگومان چۆن لە هەفتەی شوباتی 2011 بەردی بناغەی ئیعلامێکی نەوعی پرۆفێشناڵ و بێلایانی کوردی دامەزراند دواتر لە چارچەوەی ئەو ئیرادە و ئەو شێوەک ئیشکردنەی NRT بێگومان کەناڵەکانی تری کوردیش ئەوانیش کۆمەڵێک گۆرانکاری لە فۆرمات و لە ئەدەیشکردنی خۆیان کرد NRT وەکو تاکە کەناڵی ئەهلی کوردی بێلایانی کوردی بێگومان هەر دەمێنێتەوە و هەر چاوی ڕاستەقینەی خەڵکی کوردستانە بێ ئەکید بن دوای نۆتۆڕۆژی دیکە دوای خۆ ئامادەکردنێکی زۆر باشتر لێرەوە لە NRT لە مایەکی خەڵکەوە لە هەواڵەکان و لە بەرنامەکان جارێکی دیکە ئێمە کە چوون لە هەفتەی شوبات دواتر کە NRT سوتێنرا دوای 2 مانگ جارێکی دیکە هاتینەوە خزمەتیەوە بە هەمان ئیرادەوە جارێکی دیکە ئێمە گەڕینەوە خزمەتی ئێوەی بینەری زۆر بەڕێستە بەرەوە دوای نۆتۆڕۆژی دیکە ئەکید دەگەڕینەوە بەڕێزان من لە خزمەتی بیر و بچوونەکانیەوەدام ئەمە دووە بەرنامەی مایەکی خەڵکە لە ئێستادا بێگومان پێشکەشەکرێ بەڵام دوای نۆتۆڕۆژی دیکە مایەکی خەڵک بە شێوازێکی تازەتر بە توژمێکی تازەتر بەم ئیرادەی کە هەمانە زۆر بەهێزتر دەینە خزمەتیەوە هەر سەرنجێکتان هەبێ من لە خزمەتیەوە دەم بەڵێ جەبار لە سیدەکان ئەو کاتت باش کاکەکار باڵێ سەر چاوم باش کاکەکار کاکەکار وڵای ئەمن وشگوت سەبارەت بە ئۆپۆزیسیۆن قساکەم ئەگە دەرفەتم پێ بدەی ئەو ئۆپۆزیسیۆنی 2010 و 11 و 12 ئەوانە لە ساحەی مەیدان بوون بەڵێ کە تۆ دەنگینەوە بەرزکەیتەوە بەڵێ ئەمن سەبارەت بە ئەو ئۆپۆزیسیۆنەمەی 2010 و 11 ئەوانە لە ساحە بوون ئێستا چۆینە دەسەڵات بەڵێ بە تایبەتی لەسەر بارەی کەم ئەندام و ئەوانە ینی ئەوانە هەموو ڕۆژێک کەم ئەندامیان تینانە سەزادا بە سەرماوە چی گوتە دەمیان لێ ئەدر و چ بۆ کە ئەمەندام ناکرێت چ بۆ کە ئەمەندام ئەوە نەبووە ینی معاشیان زیاد ناکرێت بژێویان باش ناکرێت ئێستا ئەو شتانانی وەزارەت و شتا هەموو لە دەسەڵاتی واندایە ئەو کاتی ئەو ئۆپۆزیسیۆن بوون معاشی کەم ئەندام یعنی 2 مانگ جارێک بوو ئێستا بوویتە 4 مانگ جارێک هیچ بەحس ناکەن وەسەبات بەڵێ شتێمانە گەلە سۆران لاو لێرەوە ئەو کاتت باش بەڕێزم باڵێ سەر چاوم باشی برای گەورم زۆر سوپاس فەرموو دەسۆشتانی دەکەنی وێ سەرکەوتم و دەخوازم ئینشاءالله باڵێ سوپاس
والله يعني نازانم دلم خۆش بی ئاغەمبار بین بەو دابڕانەی ئەو ماوەیەنگۆ بەس هیواداری مەستافەتی نوێ بە پێشکەوتوتر ینی ئینشاڵڵا خزمەتی خەڵکی بکەن و زۆر بەڕێزنیوە سەتەمتان و دەخوازم بەس یەک ملاحەزەی بچووکم ئەگەر لێمەگری باڵێ فەرمو تالاچتان لە هەولێرێک کەمە ئەگەر بکرێ زیاتری بکەن خۆشحاڵ دەبین باڵێ وەلێک ئای سۆران زۆر سوپاس هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە ئەکید لەوێ پێویستە ڕۆمالی ئەحداسەکان لەوێ زۆر فراوانتر بکرێ باڵێ کێمان لەگەلە زێبار کەڵێکچی زێدانە کەلەکچی باڵێ زێدانە کەلەکچی زێدان لە کەلێکچی بەڵێ فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێک بەڕاستی سێ ڕۆژ هەتا 90 ڕۆژگە تازیانە لە مالێمە بەڕاستی کایکی زێدان باڵێ هەتا 90 ڕۆژگە تازیانە لە مالێمە بەڕاستی 90 ڕۆژ دیکە سپاسان دەکەین ئێنارتی دوش شەرگەفی هەتا ئێنارتی دەبتەوە خۆشی بەناغە دەکەم زۆر سپاس بەڵێ مە لە خزمەتە داین بێگومان کەناڵی ئێنارتی دوش بەردامە بێ لە پەخشە باڵێ کێمان لەگەلە ڕزگار لە کێلارەوە کاتە باش بەڕێ هەموو کاتێک دەستخۆشی بەنامەکەتان لێ یەکەم لەوتەی ئەو 4 ساڵەکە کراوەتەوە تا ئێستا بە بیوێری و بە ڕاستگۆیی و بە درستی هەموو بەرچاوی خەڵکتان ڕوون کردێتەوە ڕاستی و واقعەتان کە بەخشیوە بە خەڵکەی هیواداری بتوانن دوای ئەم 90 ڕۆژە بەردەوامن بەڵام من ڕخنەیەکی ئەوم لێتانەیە پێش ئەوەی ئەم ڕخنە بە جدی لێتانەگرم کە پێش ئەوەی هەبوایە ئەم بەشارێکە لەلایەن بەرپرسی کەناڵی NRT و کارمەندان و برادران ئەوانەی کە بەرپرسن لە کەناڵەکە ئەوە پێشەوەی ئەو بڕیاریان بدایە هەمویان بیان قسەیاتە ڕای هاوڵاتی چونکە ئەو کەناڵە کەناڵێکی بێلایەنە کەناڵێکی هاوڵاتیە کەناڵێکی خەڵکە ئەو کەناڵە بواە ڕێی خەڵکی لەگەڵا بواە ئەنجا ئەو بڕیارە بدرایە ئێوەتان توانی یعنی بەکار ئاسانی هەردوو کەناڵی NRT با ئەم 90 ڕۆژە کارێکی ئەو تۆتان کردایە بتان توانی ئەخبارەکانتان بخساتە سەر ئەستۆی NRT 2 دەستخۆشتان بێت بەڵێ کێمان لەگەلە ڕاستی لە کۆیە باش کاکار باڵێ کای ڕاستی سەر چاو فەرموو وەزات کۆباشی ئێمە باشین وڵای زۆرمان پێ ناخۆشە کاکار ئەو 90 ڕۆژە دەبێت لێ زاریوا چەشە نزاد بووە لە قسەکانمان دەبێت هێشمان ببووری کەڕێمە لە خزمەتی ئێوە داین ئیترارکی ئێمە ئەوەی خزمەتی زاریوات چونکە هەر کەسەی پەیوەندی بە کاکەدایانە پێتان کاگڕاستی ئێمە ناڕوین ئێمە لێرە هەر بەردەوامە بین دوای نوت ڕۆژی دیکە دێینەوە لەو نوت ڕۆژەیە بەردەوام خۆمان بێگومان دەورات هەیە ڕاهێنان هەیە لە فۆرمێکی تازەیە بە شێوازێکی زۆر کاریگەرتە دێنە خزمەتیەوە ئەکید بە هەر لێرە بین کاکار بەڵێن بۆ دەتوانن لە NRT 2 ئەو بەرنامانە پەخشکەن ناتوانن NRT 2 پەخشکەن بەڵێ ئێوە ڕایگەشتی هاوڵاتیانیش گرنگە بێگومان ئێستا بەڕێوەبەراتی NRT جێلەوەگرێ ئیتر NRT 2 پەخشەکەی بەردامە بێت لە NRT 2 بەردەوام بێ باشترە بۆ ئەوەی خەڵک سار نەبێتەوە لەوە ئەوە لە مایکی خەڵک سار نەبێتەوە کاکار بەڵێ داواکارمانەوە لە NRT 2 ئۆدی پەخشی بکاتەوە زۆر مەمنونین زۆر مەمنون کاکار بشمان ببووری کە ئێمە لە خزمەت داین کاکڕاستی ئێمە لە خزمەت داین لێرە بەردەوام ئێمە لە خزمەتی ئێوە داین تارە لە سلێمانیەوە بەڵێ تارە لە سلێمانی تکایەکە لەسەر خەت بی بەڵێ ئەم کاتەوە باس کاکار سەر چاوم فەرموو هیوادارم کەناڵەکەتان سەرکەوتوو بێ تازەگەریەکی بەرچاو بەخۆیەوە ببینێ لەگەڵ ئەوەی تا هیوادار داوا لە بەڕێوەبەرەکەتانەکەم موچەکانتان بۆ زیاکە بەڕاستی کارەکەتان زۆر قورسەوە موچەکەتان زۆر کەمە هیوای سەرکەوتن و لە ساخیتان بۆ خوازم و تەمەند درێژ بن ئیشتەڵڵا 3 مانگیتر بە سەرکەوتوی ئەگەڕێنەوە سەر شاشە لەگەڵ خەحافی وەلێ زۆر سپاس ئێمە لە NRT ئیرادەمان وایە کە خزمەتیەوە بکەین کە بێگومانەوە کەسەی NRT دامەزراند بە پارێکی خۆی ئەوەش خزمەتێکی زۆر گشتی بوو لەبەرەوە لە هەر وڵاتێکە
ئەعلامێکی ئازادی بوێری هاوسەنگی ڕازگونە بێ بێگومان ئەم وڵاتە لە هیچ ڕوویەکەوەی گەشە ناکە ئەمەیە ڕایگشتی دروستە کە ئەمەیە وڵاتی وشارەکاتەوە ئەمەیە زانیاری لەسەر کوی سیستەمی ژیان لە وڵات وەکو خۆی بە هاوڵاتیان نەگوازێتەوە ئەمە یەکێکە لە پێگە زۆر گرنگەکانی دروستبوونی وڵاتێکی دموکراسی مجتەمعیەکی پێشکەوتووە کە بێگومان ئەم مارکەش لەسەر ئەستوویە نارتیە بە دەرەجەی بەڵێ بەێ تەماشاوانێ نیژا بێگومان ئێنارتی دەمێ چەند ساڵێن دەربازبوویدا تایبەتی لە دەڤەرە بەهدینان ئەکەرن بێن تەقدیرکەین لە دەڤەرە بەهدینان پشتی کوێن ئارتیاتی وی دەمیێن ئارتی تاکە کەناڵێ بێلانێ ئەهلیە کوردی بوو کوخوال ئێش و ئازار و مەینەتێن دەڤەرە بەهدینان کرا خۆدان لە دەڤەرە بەهدینان تۆڕێکی بەرفرەهێ پەیامنێران مەهابوو ڕۆژانە ئەحداسێن دەڤەرە بەهدینان مەشاکلێن خەلکی کێشێن خەلکی ڕۆژانە لەوی شاشی لە هاتنە بەرچاو گرتن لەوی شاشیشی بێگومان کۆمەکی ڕۆژنامەوانین دەڤەرە بەهدینان خوا دیتنە کۆمێکیشوان ئەکیت زۆربەیشان vêrê pêgeşna kômekman heyan ha bi îradeke bêser û dê berdam kômek jî êdî li ciyên din kar dikin lê bigiştî li devera behdînan ên artî bitinê kenal bû ku heya niha jî kariye romala rewşa devera behdînan wekê xwe û di xizmeta bînerê devera behdînan bi hemû bîrobûçûnên wan yên ciyawaz biket belê ku li hewlêre we kayekê ku fermo الو باشی درا بالێ سەر چاوم چاوم پێشی زۆر ینی زۆر ئەشتمان پێ ناخۆش کە یان لەنەوە درۆژەوە ئێناردی نەبین گەلێک ناخۆشە بەڵێ ئێمەش پێمان ناخۆشە لە خزمەتەوە دابرین بەس ئەکید بە باشتر دەینە خزمەتیەوە بەزانی شتێکی چاکتان کردی یان لە PhD ینی مواصفاتان زیاتر دەبێەوە بەزی ساڵە وەرەکەین یان بەڕێبەرەکەتان کاتەکەتان بۆ کەم کاتە 2 مانگ باشترە بەس 9 درۆژ گەلێک زۆرە بەڵێ کاکۆ سپاس بۆ ڕێستان ئارێ بەخۆی بەس ینی پشتی هەموو کەناڵەکان شکاندە تایبەت NRT بە قوربانی NRT دەبی بەڵێ بەڕێزان سەرنجیەوە لە بەرچاوەگەین بە نەزری ئەتیبار وەرگین لەبەرەوە ئەخیرەن ئێمە لە خزمەتی ئێوەداین ئێمە پێمان باشە هەر سەرنجتان هەبێ بە سەرنجێک ئێمە بتوانین هەردووکمانی سیفاتی لێ بکەن بڵێ هەمیلا و لێرەوە ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە بەڵێ کای حەمید سەرچاو دیارە زۆرمان بەڕاستی نژۆگە حاڵاتیە بەلاوە ناخۆشە کە مایکی خەڵک بۆ 3 مانگدا دەخرێ هیوادارین کە ئینشاءالله بە کوالێتێکی باشتر و بە ئامادەیەکی باشتر بێنەوە سەر شاشە سڵاو و ڕێزم بۆ تەواوی کارمەندانی کەناڵی NRT بە تایبەت بۆ بەڕێستانە و بۆ بەڕێز کاکشوان و بۆ هەموو کارمەندەکانی کەماندن نەناسانە خزمەتیان کردو بەڕاستی میدیای ئاهلی زۆر خزمەتێکی گەورە دەکا بەڕاستی بۆ دەربڕینی ناڕەزایەتەکان بۆ دەربڕینی بۆ ئازادی گوتنی نا بۆ ناڕەزایەتەکانی خەڵک هەروەها بۆ حکوومەت و ئۆپۆزیسیۆن و دەسەڵات کە توانیوێتی ڕێخنە بگرێ بەر چاڕوونی بدا یعنی ئەوانیش استیفادەیان لێ کردووە بەڕاستی هەبا هەموو کەناڵا بۆشایەکی زۆر گەورەی پڕ کردوێتەوە یعنی لەوانەیە هەندێک خەڵک کە دەری نابڕێ بەڵام بینەرێکی زۆر زۆری هەیە لە هەموو دنیادا من هەر دەستخۆشیتان بۆ لێ دەکەم هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بۆ تەواوی پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی بەڵێ کاک حەمید زۆر سپاس بۆ تۆ بەرێ بارێزان وەکۆ ئێوازانن ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بێگومان لژنەی باڵای نەفت و غاز لە هەرێمی کوردستان سەردانی پەرلەمانی کوردستان کرد بۆ لەوێ کۆبوونەوە هەبوو کۆبوونەوەی بۆ شەڕۆڤەکردن و گوت و بێشکردن لەسەر پرسی نەفت و غاز لە کوردستاندا ئێستاش ڕۆژنامەنووسان لە بەردەم دەرگای پەرلەمانی کوردستان وەکو ئێوە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخوا بینن چاوەڕێی هاتنە دەرەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی حکوومەتی هەرێم لە گەلجێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم لەو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەشداربوون ئێوە ئێستا کە ئەبینن ڕۆژنامەنووسان چاوەڕێی کنگرە ڕۆژنامەنووسیەکەیکەن یان چاوەڕێی هاتنە دەرەوەی سەرۆکی حکوومەتەکەن بۆی پرسی لێ بکەن ئەو کۆبوونەوە کە بێمایە بەشێکی زۆری کۆبوونەوەکە داخراو بوو لەسەر چ ئاساسێک بۆ چون گەشتنی اتفاقێک بە تایبەتی لە ڕەوشێکی ئێستا دەکە مەسەلەی نەفتێکێکی لەو پرسانەی کە لە ئێستادا زۆر باس و خاصی لەسەرە بەڵێ بێگومان ئێمە دواتر لە هەولێر بە شێوەیەکی ڕاستەخۆ دوا پێشهاتەکان لەسەر کۆبوونەوەی ئەمروی پەرلەمانی کوردستان نەگوازینەوە هیوا لە قەراداغەوە زۆر بەداخەوە کە ئەخیر چاپێکەوتنە لەگەڵ جەنابتانە ناخێرنی ئینشەڵا دوای نوت ڕۆژی دیکە جارێکی دیکە دێینە خزمەتت اینجا دوای 9 ڕۆژ زەحمەتە بۆ ئێمە دوای 9 ڕۆژی دیکەی ئێمە دێینەوە خزمەتان زۆر بە باشتر و بەردەوامە بین ئێستا لەمە دوا پەردەوامە بینی تاسەر خزمەتیەوەکی بەڵێ کاکی لە ئێمە بەس وابزانم NRT
بەڵێ نازانم چۆن قسەی لەگەڵا بکەم زۆر بەداخوانێ من زۆر مەئەسەفم بۆم داخستنی NRT یعنی هەواڵەکان بە شێوازێک ترە بینم لە هەموو کەناڵەکانی ترەوانێ هیوادارم هەموو کەناڵێک هەموو ڕاگەیاندنێک وەک ئێوە ڕاستگۆیی لەگ بەرنامەکانیانە و ئێزداگا قسەی ترکەم زۆر سپاس. بەڵێ کاکیوە گەلێک سوپاس بۆ هەستی توێ مەشان نازی بەوەکەن کە تا و ڕادە خزمەتی بینەرمان کردووە هەستێکی بەم شێوە بێ بەردەوامە بین لە خزمەتیەوە داناخرێ NRT بە هیچ شێوەیەک مەسەلەی داخستنی NRT بە هیچ شێوەیە داناخرێ خۆتان نەزانن NRT سووتێنرا هجوم کرا سێنەبە لە بەردەوام بوو ئێمە پەخشەکەمان ئەوەستێنی بۆ 9 ڕۆژ بەوەی بەعادەیەکی باشە بینە خزمەتیەوە بەڵێ بەڕێزانەکۆیەوە بینن ئەمە دیارە سەرۆکی حکوومەت لە پەرلەمانەوە توتە دەرەوە با بزانین بەڵێ نیم ساعتی کاگەڕێ قرانه بودا فري ورو ولا بەرزان بێگومان وەکۆی ببینن و مەسەلی کۆنگری ڕۆژمان نووسی پێمایە ئەنجام نەدراوە دیگەرە ئێستا پەیامنێران چاوەڕێەوەیەکەن کە ئەنجامی کوبنەوەکە چی بووە بەڵێ بەختیار لەو لێرەوە باشی بەڕێزەکەم کای بەختیار سەر چاو فەرموو سەرەتا دەستخۆشی لەو چند ساڵەی ڕابردووتان دەکەم بە بۆنەی ئاین بە کاتی دامەزادێن کەناڵە پیرۆزە سپاس هیوادارم هەموو کەناڵەکان وەکو ئێوە ڕازگۆ بن لەگەڵ بینەرەکانیان هیوادارم تەمەنی من بێختە سەر تەمەنی ئێوە بۆ ئەوەیە کەناڵەکەتان سەرکەوتوو بێ بەڕاستی من زۆر مۆزیم بە کەناڵەکەی ئێوە کەناڵەکەی ئێوە شایانی هەموو شتێکە بۆی بکرێن بەس ناحەزان لێ ناگەڕن بەش هیوادارم ئەنگۆ کۆڵ نەدەن بەردەوام بە لە خەبات و خزمەتکردنی ئەم ملەتە هەر ئێوە شانازی جێگەی شانازیە بۆ ملەتە بەڕاستی ئێمە سەربرندین بە ئێوە هیوادارم مەڵفەتێکی زۆر دادەبڕێ لە ئێوە بەس هیوادارم سەرکەوتو دەبن و بەرنامەی باشترمان پێشکەش بکەن ئێمە ئەو سێ مانگە بە تازێک دەزانین بەڕاستی با کاتیشتان زۆر لێ نەگرکەم یەکەم جاریشمان بەڵێ کای بەختیار زۆر سپاس بۆ تو بە هەستی ئەوەی بەڕێز ئێمە لەو 9 ڕۆژە بێگومان NRT دۆش بەردەوام پەخشیە بێ ویبسایتی خۆمان هەیە پیج هەیە لە تۆری کومەڵاتی فیسبوک پیجی NRT هەیە بەردەوام لەوێ لە خزمەتیەوە دابین بەس جارێکی دیکە گەڕینەوە لای ئێوە بەڵێ پەیامنێرمان گەڕێ ئێستا لەسەر خەتە فەرمان ئەم کاتە و باش وەکو لە دەوەتگار بوو کە دوای سەرۆکی حکوومەت دەرەوە تەنیا لۆگۆی NRT ئەمان بینی بەرز بووە ئیتر نەیان هێشت نزیکی بێتەوە لەو بەرپرسانێکە لە بینای پەرلەمان نەدەرە بەڵێ دەم باش هەکار دیارە ئەمە جاری یەکەم نییە ئێمە بەردەوام وەکو ڕۆژنامەنووسان ئەم گرفتانە زۆربەی جارەکان دێتە پێشمان ئەوەی کە ئێستا کە بینیتان کە دیمەنێکی ڕاستەخۆ بوو دیارە من هەوڵی ئەوەمدا کە چەند پرسیارێک لام گەڵاڵە بوو پرسیارمانە بوو لەبارەی کۆبنەوەکە و تەواوبوونی کۆبنەوەکە ویستم ڕوبەڕووی نێچیروان بارزانی یاخود با بڵێ ئاراستەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستانی بکەم کە لەبارەی چۆنیەتی بەڕێوەچوونی کۆبنەوەکە و هاوکات وەڵامی چۆنیەتی وەڵامدانەوەی پەرلەمانتاران بەوەی کە ئێمە تا ئەو چرکە ساتەش هیچ زانیاریەکمان دەربارەی کۆبنەوەکە نییە چونکە کۆبنەوەکە بە شێوەیەکی داخرا و نهێنی بەڕێوەچوو دوور لە چاوی کامێرەکان و هەروەها دوور لە پەخشی ڕاستەوخۆ وەکو جارەکانی تر دیارەمە جاری یەکەم نییە ئێمە ڕوبەڕووی ئەو ئایا باس ئێوە بۆن بەس NRT بۆن کەناڵەکانی تریش هەبوو نێچیروان کەناڵەکانی تریش هەمان کێشە بۆن بەس NRT زیاتر بەڵێ من دەمێ ئاماژە بۆ بکەم دیارەکە هەموو سەرجەم ڕۆژنامەنووسەکان کە ئێستا کە لە دەوری ئێمەن
ئەوانیش لە هەوڵی ئەوەدا بوون کە پرسیار لە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بکەن لە کاتی هاتنە دەرەوە بەڵام دیارە بەر لەوە ئامادەکاری بۆ کرابوو و هێڵێک ڕاکێشرا بوو ئێمە ڕۆژنامە نووسان نەمان دەتوانی لەو هێڵە ئەمە سنووری ئێمە بوو نەمان توانی بینە ئەو دیوەوە لە کاتی هاتنە دەرەوە من هەوڵی ئەوەمدا هەر چۆنێک بێت بچمە لای نێچیروان بارزانی و چەند پرسیارێکی ئاراستە بکەم بەڵام بەداخەوە وەگەوەی کە لە دیمەنەکان بینیتان لەلایەن پاسەوانەکانی نێچیروان بارزانیەوە ڕێگەی ئێمە بەڵێ کۆبوونەوەکە بەردەوامان کوتای پێهاتووە فەرمان و خۆشی کۆبوونەوەکە کوتای پێهاتووە بەردەوام کۆبنەوەکە لە ئێستادا کۆتایی پێهاتووە ئەوەی کە من لە گوێبیستی بووم لە زاری نێچیروان بارزانیەوە کە ئەو موقفەی بینی و من ویستم بچمە پێشەوە ئەو وتی پاش چەند با بڵێن چەند خولەکێکی تر دێمەوە دەگەڕێمەوە پەرلەمان ئەو کات هەوڵ دەدەین قسەتان بۆ بکەین دیارە پێدەچێ کۆبنەوەکە بەردەوامی هەبێ و ئەمڕۆ تەواو نەبێ کۆبنەوەکە بۆیە جارێشتر نێچیروان بارزانی دیارە بە ئیشی تایبەتی خۆی لە پەرلەمانی کوردستان دەردەچێ و جارێشتر دەگەڕێتەوە پەرلەمان بەڵام ئەوەی کە ئێمە هەکار زانیاریمان دەستکەوتووە لە ڕێگەی سەرچاوەکانمانەوە دیارە لە کۆبنەوەکەیە بڕیاری ئەوە دراوە کە لە داهاتی نەوتی ناوخۆی هەرێمی کوردستان و داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان موچەی لەمە دووە لەم مانگەوە موچەی بەڵێنی ئەوەیان داوە موچەی فەرمانبەران دابین بکرێ ئەمە لە کاتێکدا کە بەردەوام لە ماوەی ڕابردوودا ماوەی چەند مانگێکە کە موچە بەردەوام دوا کەوتووە هاوکات بەڵێنی ئەوەش دراوە کە سندوقی کوردستان دابمەزرێ کە ڕۆژی چوارشەمەی داهاتوو بەداخەوە کە پەخشی NRT لەو ڕۆژیان ڕادەوەستێ بە شێوەیەکی کاتی دیارە ئەوان لە ڕۆژی چوارشەمە پەرلەمانی کوردستان کۆبنەوەیەک ئەنجام دەدا ئەم سندوقا پرۆژەکەی بێتە پەرلەمانی کوردستان و ئەمەش بە مەبەستی زیاتر بە موسسەکردنی یاخود با بڵێن دامەزراوەی کردنی مامەڵەکردن بە نەوتی هەرێمی کوردستانەوە لە پەرلەمان ئەم پرۆژە یاسایە پەسەند خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و دواتر پەسەند بکرێ دیارە ئەو بڵێ بەڵێ فەرمان محەممەد پەیامنێرمان لە بەردەم پەرلەمانی کوردستان فەرمان ئێمە بێگومان لە داهاتووشدا ئەگەڕێنەوە وڵاتان بۆ دوا زانیاری لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ تەماشاوانی نێژا جارێکە دزەورینە خزمەتەوە کەرەمکەن KNRT وەکو چاوێوە وەکو کەناڵێوە کاوا چ دوێ و خاستێکی نوێ چنە گەلو خزمەتەوە داینە بەڵێ عوسمان دینار تێت گەلمێ کاکە کار مرحبا مرحبا سەرچاوە کاکە کار بڕاستی خبرێکی نەخۆشە بەس ئینشاءالله دەبێتە خۆشی بۆ ملەتی چونکی هەم چێتر شوڵە خزانن هەر ئەف کەناڵە بۆ کۆ مەشاکل و مشکلات بەرپرسا و بێجاواز هەموو ئەحزاباتی دەسەر شاشێ کەناڵ NRT نەوەکی ئەحزابی دیکە هەر یەک عیبێتێکت بێژیت و عیبێت خود بەشێریتن ئەف کەناڵە بێجاوازی عیبێت هەموو ئەحزابە و هەموو ئەندامە سەرکردات و هەموو سەرکردا یانە سەر بشاسەی و ئەو شاشە ئەم پیرۆز بینن بەرامبەری ملەتی کورد هەمی و ئینشاءالله پیرۆزتر دەبێت و وەرە سەرکەوتی بیتن با زۆر سپاسین ئینشاءالله زیاترین وەختیش هێتە ئەنی ئامادە بوو بۆ وان بینەرەنێت بەڕێست ئەکید بن جارێکی دیدی زەورینە خزمەتەوە بەڵێ ئاوات لاو لێرەوە ئێوارە باش کاکە کار سەرچاوم من ناوی NRTم نابوو شۆڕشی NRT بەڵام بەداخەوە شۆڕشێک بوونەوە ڕۆژ من پێم وایە گەلێک زۆرە و خەڵکێکی یەکجار زۆریش نیگەرانە بەڕاستی لەو وەزعەدا لەو کاتەدا لەو وڵاتە قەیراناویەدا نەوە ڕۆژ کەناڵێکە کەڵک سیقەی تێدێت هاوڵەکانی بەدەم و باسەکانی بە هەموو ئەو شتانێک کە ڕۆژانە ڕوبەروی خەڵک دەبێتەوە من بەڕاستی لێت ناشارمەوە خەڵک گومانی خوێندنەوەی زۆری بۆ دەکات خوێنەوەی زۆری بۆ دەکات یەکێک لەو خوێندنەوانە من بۆ خۆم خوێنەوە ناکەم مەڵا خەڵکێکی زۆر مژێ دێک بۆ دەڵێن چۆن مەعارەزە بە زەبری دۆلار و پارەکە بێدەنگرا بەداخەوە زانیان کە کەناڵی NRTش کاریگەری یەکجار زۆری هەیە لەسەر خەڵک لەو وەزعەدا بێدەنگ کرا زان من نازانم تا چەندە ئەمە ڕاستە خاکەمەوە وانە بێت چونکە خەڵک ئومێدێکی یەکجار زۆری وەکو چۆن خەڵک ئومێدی بە شۆڕشی نوێ بوو کە دروست بووە لە شۆڕشێکی تاکە عیزبی بوو بە شۆڕشی نوێ شۆڕشی نوێش بە هەمان شێوەیە کە ئێستا کە دەبینین ڕووی لە خەڵک وەرجێراوە NRT بە تاکە شۆڕشی
بەڵێ کاکەوە دوای نوت ڕۆژی دیکە و پەیامە بۆ ڕایگەشتیە دەین لە NRTەوە کە فێلە نێمە NRT جاران و بەقووەتر و بەهێزترین چاوی ڕاستەقینەی خەڵکینیانە بێگومان وێبسایت هەیە NRT دوش هەیە لە NRT دوش هەیە بێگومان لەوێش بەڕێوەبەراتی NRT ئەوانیش پلانی خۆیان هەیە لە کاتی حەدەسە گەرمەکان لە کاتی لە چوون لە حەفدەی شوبات کە حەدەسێکی لە سلێمانی قەومە هیچ کەناڵی نەبووە کە خۆی تەختێ بکە NRT هات حەدەسێکی وەکو خۆی تەختێ کرد دواتر بوو مۆزەحی ئەوە کە NRT سوتێنرا دوای کەمتر لە دوو مانجارێکی دیکە دەست پێکێت تا ئێستا بەردەوام بوو لەبەرەوە NRT پەیامێکی وەکو کەناڵێکی تاکە کەناڵی ئەهلی بێلانی کوردی کە قەت دەستبەرداری پەیامی خو نابێت لە پێناو بینەر بڵێ ئاکۆ لە شاری سلێمانیەوە ئەلو ئێوارەت باش بڕێز سەرچاوم تۆ چۆنی باسی کاگی ئاکۆ سەرچاو فەرموو بێگومان تازەکردنەوە و نۆژەنکردنەوە و گونجاندن لەگەڵ سیستەمی تازەی نوێی تەکنەلۆژیە بە نیظامی ئێزدی و ئەمانە ئەمە بۆ خۆی دلیلی ئەگەر هیچ بەگلی کاریا کەناڵێک بیا هەستێ دەم دلیلی زیندوی ئەو کەناڵە بوو ئەو یانە دەرەخات من پیرۆزایی تازەکردنەوەتان لێکم بەس بەڕاستی 90 ڕۆژ زۆر زۆرە ینی زۆر نازەم ئەم 90 ڕۆژە چۆن لێمان بڕەوە بەڵێ خوا فرسەتمان بە ئەم 90 ڕۆژە چونکە خۆ دەزانی ئێستا کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ هەیە مەسەلەی داعش مەسەلەی کۆبانی مەسەلەی بازرگانی کردن لەگەڵ داعشە ئەو مەلەفە گەرمانەیە نازانین بەڕاستی ڕازگۆیەکەی و ڕۆڕاستەکەی لە چێوە لە غێری NRTەوە نازانم لە چۆ بیبیستین بەڕاستی بۆ خۆتان ناگادارن هەر کە باسی نەوتەکری ئاسەگرێت چۆن خەڵکانێک بە پەلە پرووسکێت بەڵێ شوان لەشم چماڵەوە ئەم کاتەوە باش بەڕێ هەموو کاتێک طبعا زعای داخل زۆرمان پێ ناخۆشەوە کۆوە شتێکی گەورەمان بزر کردە چۆنێکی باوکی بمری ئاوا تاسیرمان لێکە ئاوەدەن هەواڵەکان لە ڕێ شوێنێکەوەش پەخش بکرێ قەنەعەتکە تاسیری باوکمردنێکی هەیە بۆ دەرچمە یعنی ئەو پەڕی تاسیری هەیە یادارە زۆری پێ نەچێ بکرێتەوە بەڵێ مە لە خزمەتیەوە داین ئێمە بەردەوام ئەبین NRT دۆ هەیە بەڕێزانەوە پێشتم ویبسایتەکە هەیە پەیجێکەمان هەیە NRT facebook.com/نالیا TV بێگومان لە تۆری کومەڵاتی هەیە nrttv.com وەکو ئەمە ناو نیشانی بێگومان ماڵپەڕی ئێمەیە لەسەر تۆری ئەنتەرنێت کە توانە لەوێ بەردەوام ئەحداسەکان بێگومان ئەپدەیت دەکرێ ئەم وڵاتەش ئەم ناوچەیە شوایە طبیعەتی ئەم ناوچەیە شوایە گۆڕانکاریەکان بەردەوام هەیە هەنێ گۆڕانکاری لە دوای گۆڕانکاری ناوچەیەکی گەرماسی ڕایی سیاسی و مەسەلەی پێشتر قاعدا بوو نەخشە بەندیە بۆ ئێستا داعشە بێ سبەینە خوازانی چێ بێ ناوچەیەکی ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی کە لەو ناوچە گەرمەکان بێگومان ئێمەش لێرەوە بەردەوام بین لە خزمەتیەوە پشتی ناوبەرێکی دێ بەردەوام بین NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بەڵێ بەرزان لێرەوە لە NRT بەردەوام لە خزمەتیەوە داین بەڵێ کێمان لەگەلە شکار لە کەرکووکەوە دەستخۆشی بەنامەکە لێکم بەڵێ سپاس فەرموو سڵاو ڕێزم بۆ ئەم کارمەندانی NRT وادارم ماندوو نەبن زۆر سپاس پێشکەوت نابن بە ڕوویەکی ترەوە بگەڕێنەوە بە شەوقێکی ترەوە بگەڕێنەوە بۆ ناو خەڵک بەڕاستی من بەداخەوم کە تاکە کەناڵە ئەنێ وایە کەناڵی دیکەش وەکو NRT بێلایەن زۆر هەوایە بەڵام ئەوە 3 ساڵەوە NRT کەناڵی بێلایەنە و تاکە کەناڵە لە هەرێمی کوردستان ئەوەکانی دیگەش دەبێت ساڵ لە NRT بکەن من هیوادارم ئێوە کە گەڕانەوە بە ڕوویەکی ترەوە بگەڕێنەوە من یەک پێشنیارم هەیە هەواڵەکانتان بە لەگەڵ چەند کەناڵێکی دیکە هاوتان نەبێ یعنی مەسەڵەن کاژێرەش درێژە هەواڵەکان کاژێرەش با بگۆڕێ بۆ کاژێرنەوە چۆن کەناڵێکی تر هەیە بۆی ئێوە بزانن ئایا بینەری کەناڵەکە ئێوە زیاتر یاخود بینەری کەناڵێکی تر ئەمە سەنگاندنێکە ئەمە بۆ کەناڵەکەی خۆتان پێماوەی باشتریشە بەڵێ سپاس بۆ سەرنجی تو کاشکار هەڵمەتمان لەگەلە ئەو کاتە باش هەموو کاتێک بەڕاستی بەداخ و خەم و پەژارەیەکی زۆرەوە بەڵێ بەڕاستی زۆرمان پێ ناخۆشە باوەڕکە ئەوڕۆ لەناو بازاڕی هەولێر یعنی خەڵکەکی یەکجار زۆر باسی دەکرد یعنی هەر قاوەخانەیەکی بچوایە خەڵک بە تێکڕایی باسی دەکرد یعنی خەرک بەڕاستی زۆر مەتاسیە یعنی ناکرێت لەو 90 ڕۆژە بیکەن بە 6 ڕۆژ بەڵێ تر سەرنجیەوە هاوڵاتیان گرنگە ئێستاش بەڕێوەبەراتی NRT بێگومان جێلەوەیە بەڕاستی زۆر متەئسیرین یعنی هەرمانێک حسابکە تازیەکی هەیە بەڕاستی هەواڵی زۆر ڕاست و دروست بە هاوڵاتیان دەدەن
ئەمە وەکو هاوڵاتیانی هەولێر زۆر زۆر مەمنون بەڕاستی هیوادارین ئەو نهاد ڕۆژەکەم بکرێتەوە زۆر سپاس دەکەم بەڵێ کاک هەلمە زۆر سپاس بوویەوە گۆران لە سلێمانیەوە ئەگەکار بەڵێ ئەم کاتەوە باش سەرچاوم بەڕاستی هەستەکەم ئێوارێکی زۆر ناخۆش ئێواری ماڵاواییە لە NRT ئێمە بەردامە بین ئێمە بەردامە بین بەڕاستی لەم دۆخەی ئێستادا لەم زروفەی ئێستادا کەناڵی NRT بوونی زەرورەتێکی حتمیە خۆزگە تەمە نامانەکەم پرۆژەی دواخرایە بۆ چەند مانگێکی کە تام دۆسیە گەرمانی کە ئێستا هەیە ئەم قەیرانە نێگە تا ڕادەیەک بەلایەکە بکەوتایە بەس تازە مادەم قەراری لەسەر دراوە و وەک خۆت ئەم پرۆگرامێ مێوارێت سەرجەم پەیوەندیەکان داوای ئەویان کرد کە 90 ڕۆژ زۆرە هیچ نەبێت دەتوانین دەرفەتێ بکەینەوە لە کەناڵی NRT 2 بەشێک لە پرۆگرامەکانی تەرخانکەی بە سیاست و بەم مەلەفە گەرمانە ئەو شتێکی باشترە بێت بەڵێ بەڵێ کاک گۆران زۆر سپاس مؤسسی میدیای نال یا بێگومان ماسێکی فراوانەیە یەکێکە بێت لە گەورەترین ماسەکانی ئەهلی میدیای لە کوردستانە ئەمە ویبسایتمان وەکو پێشەوتم زۆر کەناڵی تری ڕاگەاندنمان هەیە لەوانشەوە بێگومان بەپێی زەرۆریەتی واقعیکە و حەدەسەکان لەوێش ئەحداسەکان نەگوازێرێتەوە محەممەد لە هەولێر لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە بەڵێ بەڵێ کای محەممەد فەرمۆ فەرمۆ بەڵێ سلااو سەرچاو وڵا ڕاگەاندنی بەڕاستی ڕاگررتنی کەناڵی NRT بەلای منەوە زۆر ناخۆش بوو چکە بەڕاستی من هەموو شتێکی تیا بینم لە NRTە لەم ماوەیەشە بەڕاستی مدەکەی زۆرە ینی 3 مانگ زۆرە بەڕاستی دامان کاشە پێم خۆشە چکار ئەگەر بۆ چاکسازی بۆ چاکردنی کارمەدۆمانە بێ خۆیان بەتوانان بەڵام باشتریشە زۆر بەڕاستی بە بەرنامە ڕاستۆخانی زۆر ماجی بووم زۆر سوپاسدانەکەم بەس حەزەکەم پێشنیارە بکەم بە بەرنامەی کاروانچێوەر ئەگەر بتوان بیگوازنەوە بۆ NRT 2 لەم وایە زۆر سوپاسدانەکەم بەڵێ سوپاس سەرنجی هەمووتان لە بەرچاوی گیرێ بەڵێ جەمال لە سلێمانیەوە کاکەکانم کاتەوە باش هەموو کاتێک کاکە دەستخۆشی لە بەرنامەکانتان دەکەم باڵێ سوپاس بەڕاستی لە لای خۆمانەوە ئێمەکو بینەر و بیسەری کەناڵی NRT 1 و NRT 2 بەڕاستی وەکو پرسێک وای بۆچین لەبەرەوەی کە 3 مانگ یعنی وەختێکی درێژە 90 ڕۆژ کەم نییە لە ژیانی ئەمڕۆی سیاست و ئابووری وڵاتەکەی ئێمەیە بەڕاستی ئەم ئامادەشکە بکرێت لە کوردستان دووەمیش بەڕاستی من هیوادارم گەنجەکانی NRT سەرجەم کارمەندەکانی بە بێجیاوازی درێژ بوون هیوادارم بە گوڕوتینێکی زۆر باشەوە ئەم جارە لە دەوری مەعارەضە ببینن کە نوقسانەکان و کەموکوڕەکان و گەندەڵەکانی دەسەڵات بخەنە ڕوو سێهەم هیوادارم کەموکورتی لە داراییە ڕوو نەدا لە NRT چونکە ئەگەر کەموکورتی لە NRT بێ وازانم کەموکورتی لە خەڵکی کوردستانە ڕووەدا لەبەرەوەی خەڵکی کوردستان ئومێدێکی زۆری بەیەوە هەڵچنیوە هیوادارم هەر دەستخۆش بوون و سەرکەوتوو بن لە کارەکانتانە بەڵێ زۆر سوپاس بۆ بەرەستانیش قارەمە لە تەقتەقەوە ئەم کاتت باش هەموو کاتێک چۆنی بەڕێز باشی سەرچاوم کاکە وەڵای دێمان ناخۆشە بەڕاستی کەناڵی NRT 90 ڕۆژ داخرێ هیوادارین کەم بکرێتەوە لەبەرەوەی کاتێکی پێشکەوت و کەناڵێکی پرۆفشناڵە ئەوە بینەرێکی زۆری هەیە هیواداری 90 ڕۆژە کەم بکرێتەوە هەتا توان کەمی بکەنەوە بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجتان دیارە بەرەزان و کولام و ناوچەکانی کوردستان خەڵک بێگومان بەس ئێمە خەڵکێکێ بینەری خۆمان دڵنیاکەینەوە زۆر بەهێزتر و بە کواڵێتێکی بەرسەرەوە ئێمە دەینە خزمەتیەوە بەڵێ مامە خەمە فەرموو کاکە جان چۆنی سەرچاو بەڕاستی وەستانی کەناڵی NRT و دوورکەوتنەوە لێمان بۆ ماوەی 90 ڕۆژ زۆر گرانە بەرگەگرتنی ئێمە خەموو ناڕەزاییمان لە بڵندگۆبیۆرەکەی ئێوە دەگەیاند لێەوە خۆمان لە چاواشەکاری بەرپرسەکان ڕزگارە کرد و ڕاستەکانمان دەزانی کەناڵی ڕاگەاندنمان زۆر کەمە کە ئازاد بێ ڕۆژنامەکانی ستان و سینێکمان بۆ بڵاو دەکەنەوە چاوەڕوانی دەمان کوژێ چۆن خەم و ئازارەکانمان بەتاڵ بکەینەوە حەقە ئەم ماوەیە بکەینە پرسە بەڕاستی ئەوە هیوای سەرکەوتنی بەردەوامتان بۆ خوازم و هیوادارم بە پێشکەوتوانەتر بێنەوە مەیدان بەڵێ مامە خەمە زۆر سپاس بۆ هەمووتان بەڵێ ڕزگار لە کەلان
ئێوارە باشەکان کاک ڕزگار سەرچاوم داواسرە لە ئێوارەکانی ترە میوارەیە ناوینانی میواری ماڵاوایی ناوێنین ئێوارەی بەرەو گۆڕانکاریی سەرتاقایی لە هێناڵی لە پێزگەی گوندی ئەڵمانی پێداخڵەبی تا پشتی بیناتۆ بگرێ بە کافتریایشەوە ڕزگار فەقێوانیە لە گەلمانە بەڵێ بەڵێ کاک ڕزگار تەجروبەیەکم لەگەڵ ئەو کەناڵەوە ماوەڕەکانم هەیە لەوێ بەڵێ بەڵێ من ناڵێم بۆ 90 ڕۆژ هەڵبەت بۆ بە حکمی کارم کردووە لێ ئێمە ڕۆژانە لە گۆڕانکاریا بووین ئەو ماوەش کە دانراوە دڵنیام جگە لە سەرتاپای کوالیەتی NRT گۆڕانکاری بەسەرادێ ئەبێ کار بکەین لەسەرەوەیش تەکنیکیش گۆڕانکاری بەسەرادێ و ئیشکین لەسەرەوەی نزیکتر بین لە هەواڵ چەند ئێستا ڕازگۆ و ڕازگۆتر و باشتر بینەوە خزمەتی خەڵک بەڵێ کای ڕزگار سپاس ڕزگار فەقێ لە کلارەوە یەکێک بوو لە کارمەندە سەرەتایەکانی NRT بێگومان جێدەستیش دیار بۆ زۆر سپاس بە پەیوەندێکەش ئەکید هەوت ڕۆژە NRT پەخشێکی ڕایگرێ لەبەر ئەوە گۆڕانکاریەکی نەوعی لە هەموو ئاراستەکانە لە NRT ئەنجام بدرێ بەڵێ هێرش لە ڕانیە بەڵێ ئەم کاتە باش کاکەکار سەرچاوم سپاسەکە مەمنون دەستخۆشی بۆ بەرنامەکە و بەڵام کاکەکار یەک تێبینیم هەیە لەسەر کەناڵەکەتان بەڵێ بەسەر چاوم چاوەکەمی عزیزی وڵی ئەمێ ڕوونکردنێکی زیاتر بدەن لەسەر مەسەلەی ئەوەی کە NRT ئەبێ بە کەناڵێکی SD بەڵام من پێشبینی ئەەکەم ئەم ئێزدیە وابزانم ئێوە لەسەر ئەم کەناڵەکە ئیسە دێتە ڕاگرتن من وا پێشبینیەکەم کە ئەو کەناڵە لەلایەنی دەسەڵاتەوە ڕابگیرێ لەم ماوەی 90 ڕۆژە لەوانەیە گۆڕانکاریەک بێتە کایەوە ئێوە بتانێت لەم 90 ڕۆژە دەسەڵات فێتان دابخات شتەکان وەکو خۆی بۆ خەڵک نەگوازنەوە من وا پێشبینی دەکەم مەسەلەکە مەسەلەیەکی SD نییە کە دێتە ڕاگرتن ئەم کەناڵە بەڕاستی من وا پێشبینی دەکەم بەڵام بتر نازانم بۆ چوونی ئێوە جەنابتان ئەگەر ڕوونکردنەوەیکی جوانتر بەڵێ کاکێری سپاس بۆ تۆ ئەو زەختی لە NRT کراوە بۆیە NRT پەخشەکەی خۆی ڕابگەرە NRT کوڕی نەداوە لە کاتە زۆر هەستیارەکان زۆر حساسەکان خاوەنی NRT تەقەلێ کرا بریندار کرا بێگومان زۆر کارمەندی NRT حتا بۆم فرێدراوە سەربانی NRT هەجومیان هێنەوە سەر NRT بەردەوام بوو لە پەیامەکەیە لە ئێستاژە بەردەوامە بێ بۆ ئێمە بەس HD نییە وەکو کوالیتی شاشە بەڵکو ڕوومالی NRT فراوانتر ئەکرێ بەرنامەی تازە دێتە پێشەوانی NRT ئەبێتە شاشەیەک کە فعلەن شاشەیەکی نێفنەتەوەی کوردی بێ شاشەیەکی ڕاستەقینی ئێوە بێ زۆر بە باشتر بێتە خزمەتیەوە ئەو ئینتیبا ئەمە دوو جار جێم لێ بوو لە بەردەماکە هیچ ئەساسێکی بوونیە تەنها ئێمامانەیە گۆڕانکاری بکەین ئەویش ئەرکی خۆمانە بۆی باشتر خزمەتیەوەی بین ئەرکەین تەواو بەڵێ مامجاو هەر لە کۆیە ئێوارە باشتر تۆ دەنجی خەڵکی دەگەڕێتەوە دڵخۆشی کوردی هەمیشە دێتەوە برادەر ئەتۆ ئێستا هەست بکە کە NRT سەرکەوتوو بوو لە کوردستان تازە ملت دەزانی مانای دیموکراتیەت چییە ئەوە شەرەفێکی گەورەی لە NRT هیچ کەسێک باسویر دەبی زەعەکان سەرکردەکان حزبەکان تەلەڤیزیۆنی ئازادیان لەبی خەڵک گیان لێ ڕابگرێ بەخنەیان لێ بگرێ جۆربەش پێڵاویان پێدادا گوتەوە عێراق تازە فێرە دیموکراتی بووە کابێەوە شەرەفێکی گەورەیە NRT ئینشاڵڵا دەستگەڕێتەوە هیچ دەگۆڕێنێ و جێگەی شانازی ئەومانە یەک بە یەک ساوی هەمووتان مات دەکەم هەموو کارمەندەکان لە بەرەس کاک شاسوارەوە هەتا ئاخیری یەک پەنجەتان دەکوشین ڕێژی احترامتان هەیە شەرەفێکی گەورەیە بۆ هەر چاپارچەی کوردستان ئینشاڵڵا دەگەڕێنەوە ئەوە ئەمە کەچی گەورەیە لەلایەن خەڵکی کوردستانەوە بۆ تەلەڤیزیۆنی NRT هیوادارم هەموو تەلەڤیزیۆنەکە ببنە مەعارەزە بۆ پێشکەوتنی کۆمەڵانی خەڵکی کوردستان حتا پێم خۆشە تەلەڤیزیۆنێکی حکوومەتی هەرێم هەبی بە پەیامنێرەوە لەگەڵ رادیۆ بۆ ئەوەکانی جیهان لە ڕەخرە بەڵێ هاوڕێمان گەلا هاوڕێ ساڵە لە قۆشتەپە کاک هاوڕێ بەڵێ بەڵێ تەماشا بەن نیژادگەرە هەواڵێن من کۆنتڕۆلیت بێژن دەم خلاص بۆ ئیرۆ مایکە خەلێکە بەداوی ڕۆژە دووەرزێ نهای NRT ئەم بەرنامەی مایکە خەلیک پێشکەش دەکەین لێ چاڵ هەفتەی شوباتی مە مایکە خەلیک پێشکەش کرد 22 چارمە مایکە خەلیک پێشکەش کرد هەیە نەهاژیان بەرداوامی لەڤەر هەزاران بەرنامەی مایکە خەلیک مە پێشکەشکردنە دمایکە خەلیک دوی مینبەریدا هەموو خەلکی کوردستانی بە هەموو بیر و بوچونین جیاوازەوە دەنگیوان دەگەشت بێگومان پشتی نوت ڕۆژێندن هەر مایکە خەلک ئەهالڤێرێ
بوێ ئەدایە بە ئیرادەیەکی پێستر کوالێتێکی بەرزتر قەنەعەتەکە جددیتر دەهێنە خزمەتە بینەری کوردی لە هەموو ئاراست و بیرۆبوونی جیاوازەوە. بەڵێ بەرزان ئێمە بەردام لە خزمەتێوە دەین لە ژێرا و دروشمانەیەکی هەمانە ڕازگویی بوێری و هاوسەنگی بێگومان دوای نوت ڕۆژی دیکە ڕێک لێرە لە بەرنامەی مایەکی خەڵک تاکە سەکوی ئازادی خەڵکی کوردستان بە هەموو بیرۆبوونە جیاوازەکانەوە دێنەوە خزمەتێوە شانازیش بە مووقوف و هەستی هەموو ئەو بینارانەکەین کە ئێستا لە بەردەم ئێمەدانیشون ئەو بەڕێزانش کە پەیوەندیان کرد وەکو ئێوە جێتان لێبوو کە داخستن ڕاگررتنی پەخشی NRT بوو کاتێکی دیاریکراوە 90 ڕۆژ وەکو پرسەیەک بە ناویانەکرد ئێمە شانازی بە مووقفێوەکەین ئەسڵەن ئێمە کەناڵێکین لە پێناو خزمەتکردنی خەڵکی کوردستان و ڕایگشتی لە کوردستان جارێکی دیکە دەگەرەینەوە لەبەرەوە خواویزی ناکەین ئێمە پێمان باشە تاسەر لەم شاشەوە تاکە شاشەی ئەهلی بێلانی کوردی بەردەوام بین لە خزمەتی ئێوەی بەڕێز دوای نۆ ڕێژی دیکە ئەکید بە خزمەتی ئێوە گەینەوە هەر شاد بن.